بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ بینەران و بیسەران لە هەر جێیەکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان و لە باشووری کوردستان و لە تەواوی جیهان هیوادارین ئەم مانگە پیرۆزە بەڕەحمەتە ببێتە مایی خێر و خۆشی ببێتە هۆی زیندووبوونەوەی دڵەکانمان کە ساڵێک بەسەر کۆڵێک لە گوناح و تەم و خوباری کەم فەرمایشتەکان ئێمە تیان نوقم بووین خوای پەروەردگار ئەم مانگەی بۆ کردوینەتە دەرفەت بۆ ئەوەی لە ڕێگەی ئەم مانگەوە لە ڕێگەی پەرسشەکانیەوە بتوانین تەواوی ئەو کارانەی کردومانە پێ بچینەوە و نزیک بوونەوەمان لە خوای پەروەردگار ببێتە مای ڕەزامەندی خوای ئەزیزمان لەگەڵ هاوکاری زۆر ئەزیزم مامۆستا شێخ فاتح لە بەرنامەی گوڵستان لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان لەگەڵتانە بین چەپکە گوڵی ئێواران پێشکەش بە ئێوەی ئازیزەکەین لەگەڵ کۆڵێک لە ئەجر و پاداشتی خوێندنی قورئان سرود و ئاینی عیرفانی لەگەڵ مامۆسایانی ئەزیز بە ئامۆژگاریە بەرز و بە پێزەکانیان مامۆستا زۆر خۆشحاڵم ئەم ساڵیش لەگەڵتا منی شەروە ئینشاءالله سەرەتایەکی پڕ لە خێر و بەرەکەتە بێ بۆ ئینشاءالله خۆشەویستانم هەزاران جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا بڕژێ بەسەریەوەی ئازوو خۆشەویستم وا جارێک تر ساڵێکی تر لە ڕۆژانە ئێوارەیەکی بەرنامەیەکی زۆر جوانی وەکوستان گەشتینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان یا ڕەبی ڕەمەزانتان پیرۆز بێت ڕۆژێکی کەوت بێ شەو دەرگاکان کراوەتەوە ئینشاءالله خوای گەورە بیکات کە ئێمە هەمومان و ئێوەی ئازوو لە هەر شوێنەکەن لە کوردستانان ئینشاءالله بەر ئەو لێشاوی ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە کەوتبن خۆشحاڵم بەڕاستی کە لە ستافێکیاوە خۆشەویست و لە کەناڵێکی ئازیز و خۆشەویستی وەکو پەیام و لە خزمەت مامۆسایانێکی زۆر بەڕێز و ئازیزاکە ئەم مانگە بەڕێز و ئەم مانگە خۆشەویستە بەرینە سەر تاڵەن خۆشەویستان یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان و هەر لە یەکەم هەڵمەتەوە ئینسانە بێ گڕوتینی خوێندنی قورئانی پیرۆز و زیکر و تاعەت و تەراویح و فکر و تێگەشتنی جوانتر لە ئیمان و لە ئیسلامەتی هەڵبگرین بۆ ئەم ڕۆژە مبارەکانە جەماعە سەر ئەم یەکەم ڕۆژەمان تەڵان ئەبێ بچینە خزمەتی قورئان و خزمەتی قورئان ئابین چونکە هەموو ئاەتێک هەموو سوورەتێک ڕێگەیەکە بۆ کاتەوە ڕێگەیەک کە هەموو جارێت تو ئەی خوێنی ضرورە بەو ڕێگەیە ئاشنا ببیت ئاشنای ئەو ڕێگە بیکە بۆ دەکاتەوە بە ئیحساسەوە بچینە خزمەتی قورئان چونکە زۆر ناسکە قورئان ئیحساسێکی زۆری ئەوێ لەبەرەوەڵین بسم الله توکلنا على الله قورئان ڕێپیشان دەرمانە و ئێمە لە یەکەم ئەڵقەشە ئەچینە خزمەتی قورئان و مامۆسایەکی ئازیز و خۆشەویستکە چۆن بچینە خزمەتی چونکە قورئان قد جاءكم من الله نور وكتاب مبين يهدي به الله من اتبع رضوانه سبل السلام ويخرجهم من الظلمات إلى النور هر أم قرآن وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين قد جاءكم بصائر من ربكم فمن أبصر فلنفسه ومن عمي فعليها يعني خواتنا روشنایی خستۆتە ناو دڵەکانمان بەسائری پێبەخشیوین ئێمە چۆن ئەم بەسائرانە هەست پێ بکەین ئەم ڕۆشناییانە ئەم چاوە معنەویانە ببینین چۆن بچینە خزمەتی قورئان و لە خزمەت قورئانە بین و دەستپێکی بەرنامەکانیشمان هەر بە قورئان دەست پێکات و لە خزمەتی بابەتێکی زۆر گرنگی قورئانی شابین و لە خزمەت ئەم برا ئازیز و خۆشەویستانی کە لە مناجاتی ئەم مانگەیە ئێمەش لە خزمەتیانیان و ئەوانیش و ئێمەش هەمومان لە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویستا بین دەستخۆشیە شێخ هەر پڕبەرەکەت بی قسەکانت پڕ نورن دەست و چاو خۆش بێ ئازیزانم لەگەڵ هەریەکە لە بەڕێزان مامۆستا عەباس شەرەفەدین خاوەنی مۆڵەتی قیرائەتی سەبعە لە قورئان خوێندن ئەمڕۆ لەگەڵمانە بێ بەرنامەکەمان منەوەرترەکات هەروەها بەڕێز مامۆستا یاسین حەسەن بانخواز لەگەڵمانە بێت بۆ ئەوەی هەر لە دەستپێکی یەکەم ڕۆژەوە پێتان بڵێن کە قورئان
چۆن وامان لێکا بەرەو چاکەخوازیمان بەرێت. هەروەها لەگەڵ زۆر بەڕێزان لە تیپی هونەری عیرفانی مەولانە بە تەواوی مانگەکە لەگەڵمانە بن سرودی ئاینی عیرفانیمان پێشکەشەکەین لەگەڵ زۆر بەڕێز میهران سنەی شارەزایی مناجاتی عیرفانی، هەروەها لەگەڵ بەڕێز عەلی ڕەزا دەفژەن، هەروەها کاکە بڵێسە سیدرا ئەویش هەر دەفژەن لەگەڵمانە بن. یەخوا بەخێر بێن تەبەن لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریفیان هێناوە، ماندوو نەبن، دوای دێینە لاتان. بەڵام با پێشەکی بەرنامەکەمان لەگەڵ ماوەسە عەباس دێینە لای بەڕێزت. سوپاس بۆ ئامادەبوونت. بەرنامەکەمان بە قورئانی پیرۆز منەوەرترکە. بارك الله فيكم. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. الذين آمنوا وكانوا يتقون. لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم. لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم. ولا يحزنك قولهم إن العزة لله جميعا هو السميع العليم. ألا السماوات ومن في الأرض وما يتبع الذين يدعون من دون الله شركاء إن يتبعون إلا الظن وإن هم إلا يخرصون. هو الذي جعل لكم الليل لتسكنوا فيه والنهار
إن في ذلك لآيات لقوم يسمعون قالوا اتخذ الله ولدا سبحانه هو الغني له ما في السماوات وما في الأرض إن عندكم من سلطان بهذا أتقولون على الله ما لا تعلمون قل إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون قل إن الذين يفترون على الله الكذب لا يفلحون متاع في الدنيا ثم إلينا مرجعهم ثم نذيقهم العذاب الشديد بما كانوا يكفرون صدق الله العظيم جزاك الله خيرا خوازاوات وما صعباتك يا شيخ تەوەری بەرنامەکەمان باس لە قورئانەکەین گەورەی و فەزڵی قورئان و چۆن قورئان وا بکەین فێری چاکاریمان بکەن لەگەڵ مامۆستای زۆر بەڕێز مامۆستای یاسین حەسەن مامۆستای بەڕێز سوپاس بۆ ئامادەبوونت مادوومان کردن زۆر سوپاس ممنونم قوربان مامۆستایان طبعا قورئان لەم مانگەیە ئێمە چۆن فێری چاکەمانەکە هەنیە مانەوێت باسمان کرد لە سەرەتایە کە ئەم مانگەمانی قورئانە وە شیفایشە و ڕەحمەتیشە و قورئانیش بۆ عەمەل و بۆ کارپێکردن هاتووە چۆن هەست بە گەورەی قورئان بکەین چۆن هەست بکەین کە خۆی تەعالا لەگەڵ ئێمە ئەدوێت لە ڕێی قورئانەوە و ئێمەش چینە خزمەتی خۆی گەورە لە ڕێی نوێژەکانمانەوە یعنی بە نوێژ و بە قورئان و توێژێکی زۆر گەرم و گوڕ و ڕەنگە لەناو ئەوەیشا مناجات ئیتر حەشری خۆی بکا لە خزمەت خۆی گەورەیە ئێمە چۆن فێری چاکەکاری ببین کە قورئان فێرمان بکات ماوەساف چۆن فێر ببین کە قورئان ئایا فێری چاکاریمانەکە بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله سپاس بۆ بەڕێستان و بۆ دەستپێکی جوانی مانگی پیرۆزی ڕەمەزان و بەرنامەی گوڵستان سپاس بۆ مامۆستای قورئان خوێنی بەڕێز بەدەنێکی زوڵاڵ کە ئاوپەژێنی دڵمانی کرد سپاس بۆ تیپی ناوازە و نازداری مەولانا کە هاتوون بەشێکی باشیان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە کە ڕۆحمان ئاسووداکەن ئینشاءالله و چاوەڕوانی ئەوەشیان لێکەین حتما لە ناخی دڵەوە من پیرۆزبایی ئاراستەی هەموو ئومەتی ئیسلامیەکەم بە تایبەت گەلی کوردستان ئەوانەی کە خوازیاری هاتنی ئەم ڕۆژە بوون تا مەزرۆ بوون بۆی کە گەروی تو نویان
بە قومەئاوی بەربانگ پاراو بکەن و تەڕ بکەن و حەسن لە پاشێوانە دەم بە زیکری خوای پەروەردگار ڕوو بکەنە مزگەوتەکان. حتمما مانگی پیرۆزی ڕەمەزانە، مانگی دابەزینی قورئانە، مانگی تەراویحە، مانگی کوڕنوژبردنە، مانگی نزا و پاڕانەوە و لاڵانەوەیە، مانگی باڵابوونی ڕۆحە، مانگی زاڵبوونە بەسەر جەستەیە، مانگی خۆگرتنەوەیە لە هەندێک لە حەڵاڵەکانش چ جای حرامەکان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێکە کاتی نوێژە هاوکو دایکە عایشە فەرمێ کە ئەنەه لا يعرفنا ولا نعرفه. ئەم مانگە مانگی نوێژە، مانگێکە کە ئەکرێ ئینسان ئاستی ڕۆحی خۆی زۆر بەرز کاتەوە. کەسایەتیە زۆر بەهێزەکان زۆر گەورەکان ئەوانن کە دووشتی دژبەیەک لە خۆیان ناکۆکەنەوە. دووشتی دژبەیەک یعنی ئەگەر ئینسان عادەت وایە ئەگەر ئینسان بەدەسەڵات بوو کەمتر وایە بەخشندە بێ، بەس بەدەسەڵات بێ و بەخشندە بێ ئەمە زۆر مهمە. خۆش وایە کە ئینسان کە سەرمایە بێ لەژێر جێگای بمێنێتەوە، بەس زۆر سەرما بێ و هەستی بچیتە بەر سەرماکە و دەستنوێژێ بگریت و دوو کوڕنوژ بۆ خوابەری، ئەمە لە هەموو کەس نایەت. لە مانگی پیرۆزی ڕەمەزانە تۆ تینوتە و ئاو ناخۆیت، برسیتە و نانژ ناخۆیت. کۆکردنەوەی دووشتی دژبەیەک لە کەسە گەورەکانە ئەبێ. بۆیە ڕەمەزان مرۆڤی زۆر گەورە دروستەکە. مانگی دابەزینی قورئانە. قورئان بەو باڵاییەی خۆی کە بریتیە لە گردونێکی خوێنراوە، وەکو چۆن گردون بریتیە لە قورئانێکی میراوە. ئینسان کە ئەم قورئانی بۆ هاتووە خوای پەروەردگار هەموو بوارەکانی ژیانی تیا کۆ کردوتەوە. باسی مرۆڤەکە، باسی ئەستێرەکانەکە، باسی ئاسمانەکە، باسی زەویەکە، باسی دەریاکان و زەریاکانەکە، باسی ڕۆکەکانەکە، باسی زیندەوەرەکانەکە، باسی حاڵەتی دەرونی ئینسانەکە، باسی چۆنێتی ململانی نێو ئینسانەکان، شارستانێتەکان، باسی چۆنێتی مامەڵی ئینسان لەگەڵ خودی خۆی، لەگەڵ خوا، لەگەڵ دەوروبەر، لەگەڵ دایک و باوک، یعنی ئەوەی کە پەیوەستە بە ژیانی ئینسان و ئاسوودەی ئینسان و قورئانی پیرۆست بۆمان باسەکە و ئاماژەی پێکە. مامۆسای بەڕێز ئاەتێکی خوێندەوە لە سەرەتاوە: ئەلا ئین ئەولیاء الله لا خوف عليهم ولا هم يحزنون. ئەمە ئامانجەکەیە. الذين آمنوا وكانوا يتقون. تەقوا بریتیە لە ئەنجامدانی تەرککردنی حرام و جێبەجێکردنی فەرزەکان و بەجێگەیاندنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندەی کاکرێ. هەر کەسێک ئەم کارە جێبەجێ بکە ئەچێتە ڕیزی متەقینەوە، ئەچێتە ریزی ئەولیای خوای پەروەردگارەوە. قورئان هەر کەسێک کە ئەیەوێ قسە لەگەڵ خوایە بکە با نوێژ بکە. هەر کەسێکش ئەیەوێ کە خوای پەروەردگار بۆ خوای پەروەردگار بگرێ با قورئان بخوێنێ، ڕۆ بچێ بە ئاەتەکانی قورئانە، تەدەبور بکە، تەئەممول بکە، تێ بفکرێ بزانێ ئەم قورئانە چ ئاماژەیەکیە بۆ ئینسانەکان، چۆن مرۆڤەکان لە گێژاو ئەیەنێتە دەرەوە. ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ کە بەدکاری شەپۆلەیە، کە گەندەڵی هەتا بینەقاقای شارستانەتەکان و مرۆڤەکان هاتووە، لە قۆناغێکی وەکو ئێستایە کە ئەتوانم بڵێم ئەخلاق لە ئەزمەیەکی زۆر گەورەیە. تەنها پەناگە، تەنها جێگە، تەنها پێگە کە پەنای بۆ بەرین بریتە لە قورئانی پیرۆست. مادەی هۆشبەر، داوێن پیسی، نەخۆشی کە ئابا، گەندەڵکاری مرۆڤەکان، شەڕ و کوشتار، ئەنجا بە هەموو جونگەکانی ژیانە ڕۆبۆتەوە ئەم بەدکاریە. تەنها مەئوامان کە بگەڕێنەوە بۆی پەنامان بریتیە لە قورئانە کە دابنیشین بخوێنەوە. محەممەدی کوڕی کەعبی قەرەضی قسەیەکی زۆر جوانی هەیە کە ئەفەرمێ من بەلەغه القورئان فقد كلمه الله. هەر کەسێک قورئانی پێگەیشتبووە ینی خوای پەروەردگار قسەی لەگەڵا کردووە کە ئاوا دانیشین ئێمە بەم وەزعەی خۆمان خوای پەروەردگار قسەمان لەگەڵاکە. ئەمان دوێنێ بەیا عیبادی بانگمانەکە، بەیا ئەیوهە المؤمنون بانگمانەکە. نێوان خۆمان و خوای پەروەردگار ئەتوانین کە تەوبە بکەین، سەرخێنە سەر زەوی بە دوو دڵۆ فەرمێس بچپێنین بە گوێی زەویە، ئاسمان گوێی لێیە، هێمنی و ئاسوودە و کامەرانیمان بۆیە. قورئان پڕە لە دوعا و لە نزای پێغەمبەران، نزای پیاوچاکان، فێرمانەکە کە ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين ربنا تقبل منا إنك أنت السميع العليم. كم دعانا خوێنی ئەچیتە جیهانێکی ترەوە. قورئان ئارامی دڵانە. کێ کە ئابەی هەیە، کێ خەمۆکی هەیە، کێ گرفتێکی هەیە، بابێ پەنابێنێ بۆ قورئان.
کێ تووشی کێشیەکی زۆ گەورە بووە بە هاوار کە ئەمن یوجیب المضطر إذا دعاه ويكشف السوء جا با بزانێ کە ئەو قورئان و خۆی پەروەردگار دێ بە هانایە یان نا لە نیوە شەوە ئینسان ئەگە دابنیشێ جارێکیان قورئان خوێنی بەناوبانگ عەبدولباسط بەڕەحمەت بێ یاخوا مزیعێک لێی پرسی وتی چ کاتێک هەست بە ئاسوودەیەکێ لە قورئان خوێندنا فەرمی پێشبانگی بەیانی بەر لە فەجر سەعاتێک نیو سەعات 45 دقە بەر لە فەجر ئەو کاتانە کاتی قسەکردنە لەگەڵ خۆی پەروەردگارە کاتی ڕاز و نیازەکانە قورئان طبعاً خۆتان نەزانن هەموو بوارێکی گرتوتەوە هەموو بوارێکی ژیانی گرتوتەوە شتێک نییە کە مرۆڤ پێویستی پێبێ ئەم قورئانی پیرۆزە باسی نەکات لە هەموو بوارەکانی ژیانە لەبەر ئەوە بەهاری دڵانە لەبەر ئەوە دەرمانی دەردانە لەبەر ئەوە هۆکارێکە بۆ بوونی ژیانێکی پڕ لە ئاسوودەی و کامەرانی پڕ لە هێمنی و بەختەوەری و پڕ لە فەرەحی و خۆشی چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ دەوروبەر هەڵس و کەوت لەگەڵ خودی خۆت لەگەڵ خوای پەروەردگار تەنان لە کاتی تووڕەبوونە لە کاتی منملانەیە لە کاتی گرفت و کێشە و مەشاکیلەکانە ڕەوشتی ئینسانەکانێ بۆ دامەزێنێ کە قورئانی خوێنینەوە ینی ئێمە خۆمان نمایشەکەین بەسەر قورئانە هەرکە قورئانە خوێنین و ڕۆژانە خۆمان نمایشەکەین بەسەر قورئانە ئەبێتە پێوەرێک ئێمە لەکوێ ئەم قورئانیین کە ئاەتەکانی ڕۆژوە خوێنینەوە کە ئاەتەکانی نوێژ ئەخوێنین ئەسڵاتە تەنها عن الفەحشاء والمنکەر کە باس لە بواری عەقیدەکە کە باسی شیرکمان بووەکە ئێمە لەکوێ شیرکین کە باسی هەڵس و کەوتمان بووکە لەگەڵ دایک و باوکە ئێمە لەکوێ هەڵس و کەوتین کە باسی تەراز و بازیمان بووکە وەیل للمطەففین ئایا من نەچوومەتە ڕیزی ئەوانەوە کە باسی حیجابمان بووکە کە باسی مامەڵەمان بووکە لەگەڵ خاو و خێزان و دەوروبەر و مرۆڤەکان و ئاژەڵ و گژوگیا و دار و درەخت و ژینگە و باسی هەموو ئەم جۆرەشتانەمان بووکە بۆ هەر یەکێک ڕەوشت و ئاکارێکی زۆر جوانی بۆ ئێمە دیاری کردووە خوای پەروەردگار لە قورئانە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە دایکە عایشە وەسفێکە فەرمێ کانە قورئانن یەمشی علی الأرض بریتی بوو لە قورئانێک ئاخر زۆرە ئینسان ببێ بە هەڵگری ئەو وەسفە ئاخر زۆرە ئینسان قورئان بخوێنێتەوە کە هەنگاو ئەنێ یەک بەیەکی وعیباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما هەمووی بەشی هەرە زۆری قورئان فێری ئەخلاقمانەکە تەنانەت چیرۆکەکانش فێری ئەخلاقمانەکە تەنانەت عەقیدەش بۆ ئەوەیەکەوە ئەخلاقمان بەرجەستە بێ یعنی ئەگەر ئێمە ئیسلام بشوپیانین بە درەختێک ڕەگەکەی بریتێ لە عەقیدە قەدولقەکانی بریتێ لە فروعی دین لە گەڵاکانی بریتێ لە سونەت و جوانکاریەکان بەڵام ئەخلاق بریتێ لە بەرهەمەکەی ناکرێ ئینسان ڕەگ و قەدی هەبێ و بەڵام بەرهەمێکی نەبێ درەختێک کە بەرهەمی نەبوو یا بۆنێکی خۆشی نەبوو یا سێبەری نەبوو یا سوودی نەبوو بۆ دەوروبەر یا بە پێچەوانەوە خوانەخواسەکە ژەهر و بۆنی ناخۆشیە بێ ئەوە کایەکە زۆر پڕمەترسێ بێ و زۆر خەتەرناکە بێ بۆیە پێغەمبەران کە هاتوون لە ڕێگەی پەیامی خواوە بۆی مرۆڤەکان فێری ئەخلاقن فێری هەڵس و کەوتێکی جوانکەن ئەخلاق تەبعەن یەک لە سەرسەی قورئان بە مطلقی بریتێ لە ئەخلاق یەک لە سەرسەی قورئان بریتێ لە ئەخلاق ئەم ئەخلاقەش بێگومان کە مەودایەکی زۆر فراوان داگیر ئەکا ئێمە ئەگەر بچینە تەفاسیلەوە قورئان سەرچاوەی ئەخلاقە تەبەن جەدەلێکی زۆر هەیە ئایا سەرچاوەی ئەخلاق چییە مرۆڤ دۆستیە ئینسانیە ئینسان فێری ئەخلاقە بێ وەری ئەگرێ لە ناخی خۆیاتی لای ئێمە مەرجە ئەخلاق بریتێ لە دین ئەگەر دین نەبێ ئەگەر خوای پەروەردگار ئەمر نەکا و پاداشت و سزا نەبێ ئینسان ئەخلاقی پەسەندی بۆ چییە چی بکە لە ئەخلاقێکی پەسەند ئەگەر جێبەجێکە یاخۆ جێبەجێ نەکا بۆیە زانایانی پایەبەرز هەل لە سەرەتاوە کە ئەم ئیسلامە هاتووە کە باسی ئەخلاقمان بۆکەن مثلا یەکێک لە زانایگە فەرمێ قد يدرك العبد المملوك بحسن خلقه مدارك الملوك جاری وایە عەبدێک کە بە جوانی ئەم کردەوەی ئەگاتە پلەی بەرزی پادشاکان یا ابن القيم برحمة الله أخوة فرمي الدين كله خلق فمن زاد عليك في الخلق زاد عليك في الدين دين همي أخلاقه هر كسيك الأخلاق كشي زياتر بو دين كشي زياتره بويا دين داري دمامك كي راستقيني أبي دمامك راستقيني دين جبريتي الأخلاق
بریتە لە جێبەجێکردنی بەرجەستەکردنی پیادەکردنی مامۆستایەک لە مزگەوتێکە دکتۆرێک لە کاتی نەشتەرگەریەکەیە کرێکارێک لە کاتی کارکردنیە مامۆستایەک لە کاتی وانە فێرکردن بۆ فێرخوازەکانی کە دانیشتووە ئەخلاق بریتە لە پاسوەردی هەر ئینسانێک پاسوەردی قورئانیش بریتە لە ئەخلاق دوای عەقیدە پاسوەردی هەر مرۆڤێک بریتە لە ئەخلاق مرۆڤ چەندە بە ئەخلاق بێ ئەوەندە مرۆڤە خۆشماسین تەوان یا شێخ من میوانی ئاوام زۆر خۆش سپیسی پرسیارت نەیەڵێ ینی من پرسیارگەلێکی زۆرم ئامادەکرد بەس زۆرینەی و سپیسانە و نەهێش خوازاو باتەوە تاکیدم بینەرەکانیشمان بە هەمان شێوە ینی دڵیان ئاوی خوارد جا بۆی زیاتریش دڵمان ئاوخوا ئەچینە لای کاکە میهران و ئەوان بۆ ئەوەی کە دەستپێکی ینی سرودی ئاینی و عیرفانیمان بزانین بەچی پێشکەشەکە کاکە میران فەرموو کاتێم بە تۆ تاڵان کاکە میران ئەوەی بیرخستمەوە کە ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیام ئەم ساڵ میوانداری ئەم تیپە جوانەمان کردو لە سنەوە هەروەها ماوەسا مەلا هادی ئەحمەدی هەر لە شاری پاوە ئەویش هەر بە هەمان شێوە کە بەرنامەیەکی هەیە لە کەناڵەکەمان کە سوپاس بۆ خۆی گەورەیانی ڕۆژهەڵات بەشداری باشی هەیە ئەمساڵ لە کەناڵی الحەمدولله سڵاومان هەیە بۆ تەواوی شار بە شار لادێ بە لادەی ڕۆژهەڵاتی کوردستان مرحبا 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 أيا شهر رمضان مرحبا 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 أيا شهر الخير والبركة والإحسان مرحبا 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 أيا شهر التسبيح والتهليل وتلاوة القرآن مرحبا 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 أيا شهر رمضان مرحبا رمضان مانگی يزدانا پرلا خير وبركة بابشورين جنگاوید لآوی دریای رحمت لآوی رمضان من
هزاران شکری تو ربی که کردکی مسلمانه و تو پیغمبرانی تو کلامت زور ایمانه کلامت زور ایمانه رمضان مانگی یزدانا ولا خير وبركة أبشرين جنقاويده داويدا يا رحمة داويدا يا رحمة بدل بالرام صاحبي أرز سماواتي بدستي فوتقش جرخي براستي ويا إزعاني براستي ويا إزعاني رمضان مانگی قرآنا ولا خير وبركة أبشرين جنقاويده داويدا يا رحمة داويدا يا رحمة ببفايرنا يعني تنبو نيونا بشته بوكس بأمري تو يا بهنوجي نمانو نوري جوانه پنام هنا يا برقابي بلندي زويل جلالي تو بزيت ير نايت بما بجاري مالي ويرانه بجاري مالي ويرانه رمضان مانگی قرآنا ولا خير وبركة أبشرين جنقاويده داويدا يا رحمة داويدا يا رحمة گرفتاری دستی سیکو مالی تلمیزی شیطانه بظاهر مرکچی وگو گیهار کوتونا نورانه گلره کوتو در فتحو لدسیان دایا بخورائی کچی ویرنا گرن عبرت با ظلم حالا تا حیرانه أمن لم حال حي
بنصر نظم قراني قلي باراي وشاهو كدوا كوتو نبن يكبن بلا بسود الحانه دەست و چاوە خۆش کاکە میران جەماعەت ئەو کلێنسەم بنێ دەست خۆش بەڕاستی ماندوومان کرد ئارەقی باشت کرد کاکە میران دەست و چاوە خۆش هەر بمێنن مناجات و ئەوە من یا شێخکە بەڕێوەبەری گشتی تەلەفۆنی بۆ کردم وتی ئەو بەرنامەیە لەگەڵ کاشێخ ڕۆژ پێشکەشەکەی بێ قەید و شەر وتم باش چکە لە ناو دنیای هەواڵ و سیاسەتە دڵمان قەتماغی کرد و بە هەواڵی ناخۆش و بێتاقەتیوانە کاکە لەبەر ئەم دوو شتە لەبەر ئەم جەوە ڕۆحی و ئیمانیە قبوڵم کرد دەست و چاوتان خۆش بێ هەر بمێنن جا کاتیشمان زۆر کەم ماوە جەنابی مامۆساژ پەلەیەتی مەمنونن وەکو کۆتا بزانین ئامۆژگاری کۆتا قسەت بۆ مانگە پیرۆزە بەرنامەکە وایە بەڕێزیان قورآن بخوێنێ قورآن بخوێنێ پەلەت نییە نا ئاسایی باشە جەنابی مامۆسا باس تلاوی عراقی لایە دیار زۆر باشە دڵمان منەوەرکە دواتر ناو بڕێک وەرەگرین کاتیشمان کەمە دەست و چاو خۆش بێت أعوذ بالله من الشيطان الرجيم لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم
صدق الله العظيم. جزاك الله زابات يا أخو بازاباتەوە. إن شاء الله تعالى. بینەرانی عزیز، ناوبڕێکی کورد وەرەگرین، دواتر لەگەڵتان بەردەوامە بین. خۆشەویستان، جارێتر هاتینەوە خزمەتتان و چینە خزمەتی جنابی ماوەسا یاسین. ماوەسا قورئان سڕێکی سەیری تایە، یعنی سەطحی نییە، زۆر قوڵە، بەڵام مویەسەریشە، ئاسانە. هەموو کەس دەتوانێت بچێتە خزمەتی، هەموو کەسێک ڕەنگە قورئان بەشی با لە خەواتر، خەواترێکی قورسەیە بە شعراوی، بەس خەواترێکی تریشە بە یەکێکتر، و ئەم عەتاءە گەورەی هەر لێ نابڕێ. ئەیا بە مەعازی کوڕی جەبەل کە شوانێک بۆ مامەساچێتە یەمەن، پیانسەمەی نێرێ بۆ یەمەن، ئاخر یەمەنێ بەم گەورەیە و بەم هەموو خەڵکە و بەم هەموو شاعیر و ناسراوە خەڵکی تیا بووم، سڵی نەکردو لەوەی کە بچەی ئیسلامەتی تیا بڵاو کاتەوە. ئەی بەخشێتم قورئانە بە کۆمەڵێ سەحابەی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو پەڕی متمانەوە ئەیان نێرێ بۆ لای هێرقەل و بۆ لای پاشای فارس و بۆ لای دەسەڵاتدارانی دنیا. ئەم عەتاءە چۆن بتوانین ئیسفادەی لێ بکەین، چۆن خۆمانی پێپەروەردە بکەین و کوانی پێپەروەردە بوو؟ دەستی خۆش مامۆستای بەڕێز. لە ڕاستیە قورئان وەکوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە کە فەرمێ لا تنقضی عجائبه، ئەوانەی کە مای سەرنج ڕاکێشە لە قورئانە هیچ کاتێک تەواو نابێ و ناگاتە کۆتایی. هەچی درەختی سەرزەوی هەیە بکرێ بە قەڵەم و دەریاکانش بە مرەکەب، هێشتا سەبارەت بە قورئان بنووسێ هەر ئەڕوا، ئەمە چونکە پەیامێکە لە خوای پەروەردگارەوە هاتووە. طبعا قورئان ڕاستە ئەتوانم بڵێم لە کۆمەڵێک لە ئاەتە ڕەنگە بە سادەیی بدوێ لەگەڵ خەڵکێکی زۆرە کە سادەیی هەمیشە بەردەوامترە وەک لەوەی کە ئاڵۆز بێت، کە قورئان کتێبێکی فەلسەفی ئاڵۆزی دژبەر نییە بۆ کە کاتێکە لەگەڵ مرۆڤ قساکە. لە بەرامبەر دنیا ئاخیرە چەند هاتووە، دنیاش ئەوەندە هاتووە. بۆ نمونە ئەگەر دیقەت بین چەندە باسی سزاکە نۆ بەرامبەر ئەوە باسی پاداشتەکە، چەندە باسی جەهەنەم ئەکا، زۆر لەوە زیاتر باسی بەهەشتمان بووەکە، باسی پاداشتەکانەکە. هاوسەنگیەکی عەجیب هەیە، غەریب هەیە لە قورئانە. هەر ئینسانێک کە ئاوا دانیشێ ئەی خوێنێتەوە بەشی خۆشتی لێ وەرەگرێت. جا ئینسانێک ئێستا من ڕۆژێکیان نەفرێک هیچ تێناگەی لە قورئان، شارەزایی نەبوو، بەس ئەیزانی بخوێنێتەوە. سوبحان الله، ئەیزانی لەکوێ بوەستێ، لە دوایی کە لە شوێنێکا کە ئەوەستا ئەگەڕایە بۆ شوێنە دەستی پێکردەوە. ئەموو ئەوە معناکە ئێزانی ئەیونە وەڵڵا، بەس ئیتر خۆم ئیحساسێکم بۆ دروست بووە بەو شێوازەیە. لەگەڵ فەیلسوفا قساکە، لەگەڵ جیۆلۆجیە قساکە، لەگەڵ ئەو کەسێک کە لە بواری زیندەزانیە قساکە، لەگەڵ فەلەکیەکانە قساکە. قورئانی پیرۆز هەموو بوارەکانی لە خۆگرتووە، بۆ چونکە لەگەڵ هەموو چین و توێژ و جۆرە جیاوازەکانی مرۆڤ قساکە. بۆیە سیرەکەی ئەو عجایبانی کە لە قورئانە هەیە تەواو نابێ. تەفسیرێک نووسراوە 1200 ساڵ بەر لە ئێستا، بۆ نمونە ئیمامی تەبەری بە دوای ئەوە هاتووە، ئەنجا و هەتا ئەسەش هەر بەردەوامە، لەمە دوایش هەر بەردەوامە بێ، هەتا عیلمی ئینسان زیاتر بێت، تێگەیشتمان بۆ قورئان زیاترە بێ، هەتا ژیانش بەرەو پێش بڕوا، تەسەیودی ئینسان، باڵا دەستی ئینسان بەسەر گردون و مەخلوقاتە زیاترە بێ، گردن کەچی مەخلوقاتی خوای پەروەردگار بۆ مرۆڤ زیاتر ئەبێ. ئێمە ئەتوانین ئەمە بکەین بە پێوەرێ بۆ ئەوەی کە قورئان هەمیشە و بەردەوام کانگایەکە گەوهەری لێ هەڵەقڵێ، کانیاوێکە ئاوی سازگاری لێ هەڵەقڵێ کە ڕۆحمان ئاسووداکە، کە ڕێگاکەمان بۆ ڕووناکەکاتەوە، کێشە و گیر و گرفتەکانمان بۆ چارەسەرەکە. لەبەرەوە فەیلسوفێک سوودی لێبینێ، وەک دکتۆرێ سوودی لێبینێ، وەک جوتیارێ سوودی لێبینێ. بەڵام لە کۆتاییە قورئان بەرنامەیەکە، بەرنامەی ڕۆحە، بەرنامەی ژیانە، بەرنامەی ئایندەیە. قورئان ئاسوودەییمان ئەداتێ. قورئان کە ئەی خوێنیتەوە فلتەرێکە لەم سەر و مرۆڤێک کە پیاڕە لەو سەرەوە کەسێکی تری لێ دەرەچێ. من پێشنیازم ئەوەیە بۆ هەموو بینەران لە خۆمەوە، بۆ هەمووانمان
کە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەینە فرسەت لە میانی قورئانەوە ببین بە وەلی خوا بەڵێنێ بین بەوەی کە ببین بە وەلی خوای پەروەردگار ئەویش بە دوو شتە یەکەمیان ئیرادە کە ئینسان ویستی هەبێ بەوەی بێ بە وەلی خوای پەروەردگار چونکە هەر ئینسانێک هەر ویستێکی بوو بێ ئیلا پێگەیشتووە خوای پەروەردگار تۆفیقی هەر ئینسانێک هەیە کە ئیرادەیەکی بویستێکی بێ هیوا هەیە ویستی هەیە لە قورئانە لە ڕەمەزانە قورئان لە بەرکە لەبەری کردووە هیوا هەیە خواستی هەبووە بگا بەلووتکێ پێگەیشتووە جا خاڵی دووهەمینیان یەکەم ئیرادە دووەمینیان کە ئەرزەمکردن ئەویش بریتیە لە جێبەجێکردنی فەرزەکان دەسەڵکردن لە حرامەکان بەرجەستەکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە مانگی پیرۆزی ڕەمەزان زەمینە سازیەکی زۆرمان بۆ ئەکا بۆ ئەوەی کە بتوانین ئەو سێ خاڵە جێبەجێ بکەین سپاس بۆ ئێوە قوربان زۆر سپاس قسەکانت هەموو پڕ کانیا و دەستوچاو خۆش بێ عەزیەتماندان ناچارین خوا حەفیزەتان لێ بکەین شێوازی بەرنامەکەمان وایە ماڵسایەسی ماندوو نەبن هەر بمێنن ماڵ سەعباجیان هەر بمێنن خی گەورە پاداشان باتەوە فەرموون لە خزمەتانە بین خاپیسای ماڵساگیان بەڵێ ئەنەوەڵە سەرچاوەکەم ماڵ سەعباجیان سەرچاوم بەخێر بێنێ خوا جا مامۆستا سالار حەزەکەم پرسیارە لەم برا بە ڕێزانە بکەم پێشەوەی بشن مناجاتەکە بکەن بە شتێک لەسەر ئەم ستایلەی جلو بەرگۆمانیان ماشەڵڵا زۆر ستایلەکەتان زۆر ڕێک و پێکە هەروەکو دەنگتان جوان بەرگدوری ئەم دیوەی کردونیا هی ئەو دیو ئەڵەن هی ئەو دیو زۆر باشن بەڵا بەڵا مەریوان دەستیان خۆش بێ ماشەڵڵا ماوە سەرەر خەیاتی مەریوان زۆر مەشهورن وایە وەڵا هەموو شارەکان ئەمە شتی جوانە دوورن جا پێشنیازەکەی من و تۆش ڕۆژێک بۆی بچین باش بەڵام من چووم ئەو بۆیە ئەڵێم بەس بەبێ قاتاتویتەوە نانە زووتر چووم کاکە میران وابزانم یا شێخ ئێمە وابزانم هەشت خولەکمان ئەوە نەکەم ئەی 50 بانگە وانە 5 و 50 دقە بانگە ئێمە هەشت خولەکمان لە بەردەمە با مناجاتێکی تر بڕۆین دواتر یا شێخیش من ناوم شێخی دوعا و نزە وڵای تریشەڵا بێ مەگەر 34 دقەیەک جەنابیان خەریک بوون و ئێمەش 4 دقەیەک و تەواو ئینشاءالله لە خزمەتانە با فیضی به انتها با فیضی به انتها بنیرا رحمت خدا لابو امام الهدى بو تقیمی سعدا لا اله الا الله لا معبود الا الله لا اله الا الله لا موجود الا الله ای شاهی
ساعاتي تو صف صف قالي صعدا لبر ملاحتي تو يوسف قلم بربكة بو صعدي طالعي تو زهرة بدر مشتري لا إله إلا الله لا معبود إلا الله لا إله إلا الله لا مقصود إلا الله لا إله إلا الله لا معبود إلا الله أبو سعدي طالعت قبل الذي المشتري أبو سعدي طالعت زهرة بدر مشتري لنوري لامعيت قبل اللبو اقتدى بحكم إيماني تو بعلم وعرفاني تو بوعز تبياني تو ذو الكوثر اهتدى لا إله إلا الله لا معبود إلا الله لا إله إلا الله لا مقصود إلا الله لا إله إلا الله لا معبود إلا الله وجود وجودي هامو سيماي سجودي هامو شهد شهودي هامو بويمني تو داي خدا لسر عنايتي تو أهلي هدايتي تو بو نشري آياتي تو شونا قلي شهداء سڵاوتان لێبێ لە دەنگتان لە ئاواستان هەر بژین کاکە میران کاتمان زۆر کەماوە یا شێکجان کاتی دوعاە بەس من حەزاکەم لەوێ دوعاکانم بکەی حەزەکەم دیکۆرەکە و گۆڕی بچیتە ئەوێ ئاساییە خەجاڵەتم فەرموون يا الله بسم الله الرحمن الرحيم ضرورة بلين ما وصل بەڵێ أين فسواز مع اللي بين بقى قرآن دسكاري ما الله براسية ماني أم مناجاته أم حاضر كردني روح أبو إلا قرآن اسمه بالتأكيد بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين يا رب يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين ليكم يواري مانجي بيروزي رمضان لتبارينوا أو دلاني أو دستاني أو نفساني كبيوستي بشار سرهي يا رب العالمين شار سري بك إله العالمين هموما يا ربي جيرودي نفسي أمار بالسوء بما انخرنا ونفسي مطمئنة نفسك إترنا نبزي بو نفسي لوام بو نفسي خراب يا رب العالمين إله العالمين سربرز منك وإيمان من سلامتك سرجم أو براو خشكو إيمان داراني كوا داوي دعاي خيريان كردو لم يكم روجي مانجي بيروزي رمضان دعا كان يعني كيرابك أم تنجي مغرب إله العالمين أم عصاري دعاي عصر إله العالمين قشين بم دعايانا وبارينا وإله العالمين چي شاك أومان بوبكو چي خراب اليماني لا بدا يا ربي خوايا شاكي دنيا وآخرة من بنصيب بك يا أرحم الراحمين شاكي دنيا وآخرة من بنصيب بك
کەی دنیا و ئاخرەتمان بەنسیب بکە هەموو دوعاکانمان گیرا بکە هەموو ئەو دڵانی ئێستا دوعایان تایە ئیلاه العالەمین لە کون فەیەکونێکە هەمووی وەربگرە و قبوڵی بکە و بەڕ ڕەحمەتی خۆتمان بخە اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين خی گەورە پاداش بات یا شەرجان خی گەورە دوعاکانمان لێ قبول کە دوعای تەواوی ئیمانداران لە هەر شوێنێکن قبول بێ سپاس بۆ بینەریتان سپاس تاوەکو ئێستا لەگەڵمان بوون خی گەورە پاداشتان باتەوە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان قبول بێ لە یەکەم ڕۆژی بەرنامەی گوڵستان بەخوای گەورەتان ئەسپێرین تا سبەینێ بە چەپکە گوڵی نوێوە بە مناجاتی تازە و چەپکە گوڵی عیرفانیەوە لەگەڵتان نابین بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ